ئەمریکا تەوقە دیپلۆماسیەکەی سەر هەرێم هەڵدەگرێت. ئاماژەکان بەو جۆران کە ئەمریکیەکان لەسەر فشارەکانی سەر هەرێم هاتبنە سەرخەت و چیتر نەهێڵن زیاتر لەوەی ئێستا فشارەکان زیاتر بێت بۆ سەر قەوارەی هەرێم. بە تایبەت دوای بڕیارە نوێەکانی دادگای فیدراڵی لە 2 ساڵی ڕابردوودا وەک هەندێک لە ناوەندە سیاسیەکانی شیکردنەوە باسییان دەکرد. دیپلۆماسیەتی ئەمریکا لەگەڵ کورد و هەرێمی کوردستان جۆرێک لە پاشەکشەی کردبوو کە بۆ ئەمەش هەندێک بۆ دۆخی ناوخۆی هەرێم و هەندێکیش بۆ دۆخی ئیقلیمی و جوڵە و بەرژەوەندی وڵاتان لێکیان دەدایەوە و بەشێکیشیان وەک تەوقێکی دیپلۆماسی بۆ سەر هەرێم باسییان دەکرد. بەڵام سەردانەکەی مەسرور بارزانی بۆ ئەمریکا و پێشوازیکردنی لەیلا لایەن بەرپرسانی باڵای ئەو وڵاتەوە ئەو تەوقە دیپلۆماسی هەڵگرت و ئاماژەکان بۆ جۆران کە چیتر ئەمریکیەکان لێ ناگەڕن قەوارەی هەرێم زیاتر لەوەی ئێستا هەیە فشاری لێ بکرێت و با پیلانێکی ئیقلیمی و بە تایبەت لەلایەن ئێرانەوە کار بۆ بچووکردنەوەی بکرێت. ئەمریکیەکان لە ڕابردوودا جۆرێک لە بێدەنگیان هەڵبژاردبوو لە فشارەکانی سەر هەرێم. بە تایبەت بڕیارەکانی دادگای فیدراڵی کە وەک سەنگەرێکی ئێرانی لە عێراق لێک دەدرێتەوە بەرامبەر هێزە دژبەرەکانی وەکو کورد و سوننا. بۆ ئەمەش ئەوەی لە دەستی هاتووە بە ناوی بڕیاری باڵای یاساییەوە بەرامبەر بۆ دوو پێکهاتەی عێراق کردوویەتی و لا بەرامبەردا دەسەڵاتی شیعەکانی پێزیاد کراوە. ئاماژەکانی هاتنە سەرخەتی ئەمریکیەکان لە دیدارەکانی بەرپرسانی باڵای ئەو وڵاتە و بەرپرسانی هەرێم لە داڤۆسەوە دەستی پێکردووە. ئەمریکا کە بەرەو هەڵبژارنێکی چارەنووساز دەشێت و گرژی و ململانەکانی لەگەڵ ئێران لە عێراق گەیشتوتە ئاستی چەقۆتیشکردن بەرامبەر یەکتر، چیتر نایەوێت ئیدارەی بایدەن وەک بێدەسەڵات و هێزێکی بەرگری کار دەکەوێت. بەڵکو دەیەوێت پێش هەڵبژارنەکان ئەو پەیامە بە خەڵکی وڵاتەکەی بگەێنێت کە هەر زلهێزی ژمارە یەکە. بۆ ئەمەش پشتکردنە کورد و هەرێمی کوردستان کارێکی باش نابێت. هەر بۆیە دەرگا دیپلۆماسیەکانی بەرەو ڕووی هەرێم کردوتەوە و لە ڕێگای باسکردن لە هەناردەی نەوتی هەرێم و پشتگیری هێزەکانی پێشمەرگە و بەردەوامی هاوکاریەکانی بۆ ئەم هێزانە پەیام دەداتە ئێران و لایەنە دژبەرەکانی کە دەست لە کورد بەرنادات و چیتر ڕازیش نابێت بۆ هەوڵانەی کە لە تاران و دادگای فیدراڵیەوە دژبەر نەهێشتنی قەوارەی هەرێم دراون و دەدرێت. ئاماژەکانی ئەم هاتنە سەرخەتەی ئەمریکیەکانیش لە مانگەکانی داهاتوو زیاتر دەردەکەوێت کە پێدەچێت چارەسەری کێشەی موچەی هەرێم دەستپێکی ئەو ئاماژانە بێت.